لەسەر ئاستێکی باڵای وەزارەتی بەرگری عێراقی سەردانی سلێمانیان کردووە. لەم کۆبوونەوەیەدا پلانی هاوبەش و ڕێگەچارەی نوێیان دەستنیشان کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی شانە نووسەکانی داعش لە ناوچە کێشە لەسەرەکان. بەرنامەیەکی باش دابنین بۆ دژی تیرۆریستان و داعش و هەموو ئەوانەی کە ئەو قسانە هەموو بە مشارەکەی هەموو بەشەکان لە هێزەکانی خۆمان لە هێزەکانی هەفتە لە یەکەڵ سوپای عێراق هەمووی باس کرا. تەمەناکەین لە داهاتووە بەرهەمێکی باشیە بێ کە بتوانین زاڵ بین بەسەر هەموو ئەو کێشانەیەکەوە و زۆر تەرکیزمان کردەوە لەسەر هاوکاری و هەماهەنگی. ئەمە هەنگاوێکی باشە و ئینشەڵڵا ئێمە بەردەوامە بین. جزء من عمليات مستمرة للتنسيق المستمر بين قوات التحالية وقطاع. هەماهەنگی بەردەوام لە نێوان هێزی ئەمنی عێراق و پێشمەرگە هەبووە. هەماهەنگیەکە بەرهەمی هەبووە و لەسەر ئاستی ناوچە گرنگەکان بووە وەک دیالە و کەرکووک. هەروەها هەماهەنگی لە نەینەواش هەبووە. ئامانجی دوژمنی سوپای عێراق و پێشمەرگە یەکە، بۆیە بە هاوبەشی کار دەکەین و ئاڵوگۆڕی زانیاریەکان دەکەین. لە ڕووی مەیدانیشەوە پەیوەندیمان هەیە. داعش لە ڕووی سەربازی و کۆتایی هاتووە، توانای کۆنتڕۆڵکردنی هیچ ناوچەیەکی نەماوە، بەڵام شانەی نووستووی داعش ماون کە چەند ناوچەیەک دەکەنە ئامانج. بەڵام هەماهەنگی پێشمەرگە و سوپای عێراق بەسە بۆ لەناوبردنیان. وەک فەرماندە سەربازیەکان دەڵێن ئەم کۆبوونەوەیە هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی ئەمنی لە نێوان سوپای عێراق و پێشمەرگەدا هەیە. کۆبوونەوەی ئەمڕۆمان بۆ زیاترکردنی هەماهەنگیەکانی نێوان هێزەکانی عێراق و پاسەوانی سنووری هەرێمی کوردستان بوو تا کۆبوونەوەکان زیاتر بن و گۆڕینەوەی هەواڵگری زۆرتر بێت، وا دەکات بواری کارکردنی دوژمن کەم بێتەوە. هاوکاریکردن و گۆڕینەوەی زانیاری زۆر گرنگە بۆ هەردوولا. هەروەها ئۆپراسیۆنە ئاسمانیەکان جاچی فڕۆکە جەنگیەکانی عێراق بێت یاخود هاوپەیمانان یارمەتی دەردەبن بۆ لەناوبردنی پاشماوەی تیرۆریستانی داعش. لە کۆبوونەوەکەدا نوێنەری هاوپەیمانانیش بەشداریان کرد. بە وتەی تەحسین خەفاجی، وتەبێژی فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق، هاوپەیمانی نێودەوڵەتی هاوکاریەکانیان وەک ڕاوێژکار بۆ سوپای عێراق و هێزی پێشمەرگە بەردەوامە. مهمة التحالف الدولي الآن تغيرت من مهمة. ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی گۆڕاوە لە ئەرکی جەنگیەوە بۆ ڕاوێژکاری. هاوپەیمانی نێودەوڵەتی لە ئێستادا ڕاوێژ دەدات بە سوپای عێراق و هێزی پێشمەرگە، بەتایبەت لە بواری گەڕانی ئاسمانی و مەشق و ڕاهێنان و پێدانی زانیاری هەواڵگیری و چەندین ڕاوێژی تر. هەماهەنگی نێوان سوپای عێراق و پێشمەرگەش بەردەوامی هەیە. لە کۆی هەشت میحوەری هێزی پێشمەرگە فەرماندەی میحوەرەکانی 1 و 2 و 3 بەشداری کۆبوونەوەکەیان کرد و بڕیارە لە ماوەیەکی نزیکدا لە دەرەنجامی بڕیارەکانی ئەم کۆبوونەوەیە ئۆپراسیۆنی هاوبەش لە سنووری میحوەرەکانی پێشمەرگەدا ئەنجام بدرێن و هاوشێوەیە ئۆپراسیۆنە هاوبەشانەی کە لە ڕابردوودا بە هاوکاری هەردوو لە ئەنجامیان داوە. ڕێبازی وە کورسات نیوز، سلێمانی.